بۆچی کوردەکان نەبوون خاوەنی دەوڵەتی سەربەخۆ؟ لە کوردەواریدا دەوترێت مشتێک نمونەی خەروارێکە، واتە نمونەیەکی بچووک دەتوانێت پێناسەی کۆی شتێک بکات. گەر ورد ببینەوە لە بابەتی بەدەوڵەتبوونی کورد، ئەوە زۆرترین جار ئاماژە بۆ دەوڵەتانی دراوسێ یان دەوڵەتانی زلهێز کراوە. هیچ کات کورد ئاماژە بە هەڵەکانی خۆی ناکات. هەر ئەوەیە وای کردووە نەتەوەیەکی زیاتر لە 50 ملیۆنی بەردەوام مێژویان بەسەردا دووبارە ببێتەوە. کوردەکان بەهۆی کۆبوونەوەیان لە دەوری خێڵ و عەشیرەت هیچ کات نەیان توانیوە گەورەتر لەو بازنەیە بیر بکەنەوە، بەڵکو تەواوی بەرژەوەندی وڵاتێک بچووک دەکەنەوە لە بەرژەوەندی و مانەوەی خێڵێک یان هۆز و عەشیرەتێک. زۆر جار کۆبوونەوەی کورد پەیوەست بووە بە شوێنکارەکان و خێوەتگاکان یان کۆبوونەوەیان لە دەوری پوش و پاوان بۆ خواردنی ڕانەمەڕەکان لە قۆناغە زۆر سەرەتاییەکانی کورد تا دەگاتە ئەمڕۆ. ئێستاش ئەو نەریتە لەگەڵ کورددا گەورە بووە کە دەڵێ هی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆش دەخۆم، واتە هیچ کات کۆبوونەوەکان لە پێناو گێڕانەوەی ماف نەبووە بۆ خاوەن ماف، بەڵکو بەردەوام وەک ئەو یاسا داروینیە کاریان کردووە کە دەڵێ مانەوە بۆ بەهێزەکانە. بە هەمان میتۆت و عەقڵانیەت کوردەکان کاریان کردووە و بەردەوام خاوەن هێز دەستی خستووەتە ناوچینی فەقیر و هەژار و بێنەواکان تا بتوانێ کۆنتترۆڵیان بکە و لەسەر حسابی ئەوان درێژە بەمانەوەی خۆی بدات. لە سروشتێکی بەرفراواندا شوانکارەکان و لادێنشینەکان بەردەوامن لە دابڕینی ناوچەکان بۆ ڕانەمەڕەکانی خۆیان و تا ئێستاش بە بەردەوامی شەڕ لە نێوان ناوچەدا دروست دەبێت لەسەر لە وەرگاکان. وەک بڵێ سروش تەنیا بۆ خزمەتی گروپ و بەرەیەک دروست کرابێ، ڕاست بەو چەشنە مامەڵە دەکەن. لە زۆرێک لە ناوچەکانی تر لەسەر ئاستە کۆمەڵایەتیەکە بەردەوام دوو دراوسێ لەسەر نێوان و ڕێگا شەڕیانە و زۆر جار بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە شەڕێکی گەورە دروست دەکەن کە سەرنجام دەبێتە هۆی کوژرانی دەیان کەس و چاندنی تۆوێکی تری کێشە کە ڕیشەکەی چەندان خێزان دەبڕێتەوە بە تەواوی. نووسەر و لێکۆڵەری کورد مەسعود محەممەد بڕوای وایە کورد هێشتا لە دەرەوەی مێژووە، چونکە هیچ کات نەیتوانیوە بەدەر لە هۆز و خێڵ بچێتە ناو مێژووەوە و شوێنی خۆی بکاتەوە. تەنانەت زۆر جارگەر جوڵانەوەیەکی کوردیش بوونی هەبوو بێت، ئەوە کراوە بە ناوی عەشیرەتێک یان کەسایەتی عەشیرەتێک و هیچ کات وەک خەباتی نەتەوەیەک پێناسە نەکراوە. مەسعود محەممەد وەک تێڕوانینێکی کۆمەڵناسیانە ورتر ڕۆدەچێت و پێدا دەگرێت و دەڵێت تەنانەت بوونی ڕووبارێکی زۆر بچووک توانیوێتی کوردەکان لەت بکات بە جۆرێک خەڵکی ئەو بەری چەمەکە لەگەڵ ئەم بەری چەمەکە خۆیان بە جیاواز دەبین و وەک دوو بێگانە سەیری یەکتری بکەن. ئەم نمونەیە بۆ نمونەی خەرمانەکە بە تەواوەتی دەست دەدات، چونکە هەر هەمان عەقڵیەتە هاتووەتە ناو کۆی کایەکانی ترەوە. هەمووان شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن و بیر لە بەرژەوەندی کاتی خۆیان دەکەنەوە. هیچ کات هێزێک دروست نەبووە بتوانێنێتەوە یانە کار بکە و کوردبوون بۆ ئەو لە پێش هەموو شتێکەوە بێت. کوردەکان کاتێک وەک میرنشین دەسەڵاتیان کەوتۆتە دەست، بارگرانیەکی زۆریان بۆ خەڵکی دروست کرد. سەرباری ئەمەش بەردەوام میرنشینەکان لە نێوان خۆیاندا لە شەڕدا بوون. تەنانەت ئەم شەڕانە تاوەکو ئێستاش ئیدانە نەکران. تەنانەت هێندە نەزانانە کار لەسەر سیستەمی پەروەردە کراوە کە لە پەرتووکی مێژوودا زۆر بە تۆخی و بە شانازی باز لەوە کراوە کە فڵان میرنشین توانی سنووری دەسەڵاتی فراوان بکە و ئەو ناوچانە ئازاد بکات. لە کاتێکدا ئەگەر بچیتە بنج و بناوانی ئەو ناوچەیە بۆ دەردەکەوێ کە ئەو میرنشینە لە میرنشینێکی تری وەرگرتووە بە شەڕ، واتە گرتنی خاکی میرنشینێک لەلایەن میرنشینێک ناوی لێنراوە ئازادکردن. ئەمە ئەو کەلێنە گەورەیەیە کە لە هزری کووردە تاکو ئێستاش شوێنی گرتووە. کریس کۆچێرا بڕوای وایە گەورەترین دوژمنی کورد کوردەکان خۆیانن. ئەم دێڕەی ئەو گەڕیدە مێژوویە دەڵێت پەیوەست بەو یەکتر قبول نەکردن و شەڕی بەرژەوەندیەی کورد دەیکات لەگەڵ یەکتر و بەردەوام ئامادەن گەورەترین قوربانی بۆ خاک و وڵات و نەتەوە بدەن لە پێناو داهات و دەسەڵاتی زیاتر. ئێستا کە عەرەبەکان لە هەر شوێنێکی دنیا بن لەگەڵ جەنگدا پاڵپشتی سەرەکی یەکترن و نزا بۆ سەرکەوتنی براکانیان دەکەن. تورکەکان بە هەمان شێواز لە هەر کوێ تورکێکە بێت تورکەکانی تر پاڵپشتی دەکەن. هەرچی پێیوەستە بە کورد تاوەکو ئێستا نەیانتوانیوە لەوە تێبگەن کە سیاسەتی پەرتکە و زاڵبە بۆ کۆتایی پێهێنانە بۆوان. لە ئێستادا کوردەکان نەگەر لە ئاستی نەتەوە یەک ناگرن
بەڵکو لەسەر ئاستی ناوچە و گوند و ناحیە و شار و قەزا لە یەکجیا بوونەتەوە. نەگەر پاڵپشتی یەکتر ناکەن لە پارچەکان، بەڵکو زۆر جار گاڵتە بە خەڵکی پارچەیەکی تر دەکرێت. ئەم درزە تا دێت زیاتر دەبێت و تا دێت کورد زیاتر دوور دەخاتەوە لەوەی بتوانێت خاوەن مەشروعێکی گەورەی نەتەوەیی بێت. پۆڵ بریمەری حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراقی دوای ڕووخانی سەدام حسێن لە پەیوەست بە کوردەکان وتی لە خەیاڵی ئەوەدا بووین کوردەکان داوای سربەخۆی بکەن، بەڵام داوای پشکیان لە عێراق کرد. ئێستا لە بەردەم ئەو پرسیارەداین بۆچی کورد ناتوانێت لایەنی کەم وەک ئەو نەتەوانە بێت کە ڕۆژانە خۆیان گاڵتەیان پێ دەکات و بە سووک لە قەڵەمیان دەدات. ئایا تاکەی کورد دەبێت ئەو دێڕەی شاعیری گەورەی کورد قانع تێنەپەڕێنێت کە دەڵێت کورد ئەبەد ناگات بە مەقسەد، نۆکەری بێگانەیە، دوو دڵن پیسن لەگەڵ یەک، بۆیەوە بێلانەیە.